ماوەی 10 ساڵە کێشەی ئاومان هەیە 10 ساڵە یعنی تەنانەت ئەو ئاوەشی لێ بەخوا پاکش نییە بەڵام هەر رازین بەو ئاوەی کە پاک نییە ئێمە رازین ئەوەشمان پێ نادەن پێڕەوا نابینن کاکە واللهی لە جەژنەوە ئێمە ئاومان نەهاتووە وەک ئەڵێن پێشتر هاتبێ سعاتی هاتبێ نیو سعات هاتبێ باش بەس لە جەژنەوە هەر ئاومان نەهاتووە برام ئاو ناگاتە ئێمە داوا لە بەرپرسانی ئەم شارە داوا لە لایەنی پەیوەندیدار کە ئەم کێشەیەمان بە زووترین کات بۆ چارەسەرکەن بەم هاوینە لەبەرەوەی خەڵک بە بیاوی دارە ناکە من گەورەم بەڵام مناڵەکەم بە بیاوی دارە ناکە من موچەخۆری هەرێمشم کاکە ڕۆژێک کڕیم دوو جار کڕیم موچەش نییە یعنی بەحەقەت وەزعمان زۆر خراپە ئەگەر چارەسەرێکی بە پەلەیمان بۆ نەکەن زۆربەی لەمان فرۆشتووە بۆ فرۆشتن کاکە لەبەرەوەی ژیان نییە ژیان بە ئاوە ڕواڕێ ئاو نەبێ ژیانش نییە تا داوا لەلایەن پەیوەندیارەکەین ئەوەی کە خۆی بە بەرپرسیار ئەزانێ لەم شارە خەمێ لەم خەڵکی هەژار و فەقیرە بگرێت